بۆ ئەوەی بەر بە تیرۆری سپی بگیرێت لە ڕۆژی جیهانی قوربانیانی هاتوچۆدا بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای سلێمانی سیمینارێکی لەبارەی هۆشیاری هاتوچۆوە بۆ ژمارەی زۆر لە بەڕێوەبەر و دام و دەستگا ئیداریەکان ڕێخست. ئاماری قوربانیەکانی هاتوچۆ لە چاو ژمارەی دانیشتوانی هەرێمدا ترسناکە، ئەگەرچی بەپێی ئامارەکان ساڵانە قوربانیەکان کەمی کردووە، بەڵام وەک بەرپرسانی هاتوچۆش باسی دەکەن هێشتا قوربانیەکان زۆرن. لە هەرێمی کوردستان لە ساڵی 2015ەوە تاکو 9 مانگی یەکەمی ساڵی 2010 2772 کەس بە رووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. لە ماوەی ئەو 4 ساڵشدا 33400 کەس بە رووداوی هاتوچۆ برینداربوون. تەنها لە سلێمانی لە ماوەی 5 ساڵدا 999 کەس بە رووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە کە 173 قوربانیان منداڵن و نەگەیشتنەوە تەمەنی 14 ساڵی. تەنها لە ماوەی دەمانگی ڕابردووی ئەم ساڵدا 1119 رووداوی هاتوچۆ لە سنووری هاتوچۆی هەولێر تۆمارکراوە، بەهۆیانەوە 170 کەس گیانیان لەدەستداوە. لە 6 مانگی ڕابردووشدا لە سلێمانی 513 رووداوی هاتوچۆ تۆمارکراون، بەهۆیانەوە 73 کەس مردون و 530 کەسیش بریندار بوون. خۆی لە خۆدا یەکجار زۆرە ئەو ژمارە، ئێمە پێویستە هەموو لایەک هاوکاری یەکتری بکەین، بە تایبەتی حکومەت زیاتر گرنگی بە بواری هاتوچۆ بدا بۆی ڕووداوەکان کەم بێتەوە، ژمارە قوربانیان کەم بێتەوە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بازەوە دەکات دەبێت ئیتر دەستکراوەتر بین بۆ ئەوەی قوربانیەکان کەم بکەینەوە. کە دوامین ڕۆژی هەڵمەتەکەیە شۆفێرانی بەڕێز ئاگادارەکەینەوە بابەت بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە دوورکەونەوە لە سەرپێچیکردن، چونکە لەمەدا ئەفسەر و کارمەندان و مەفرزەکانی ئێمە چالاکانەتر لە جاران لە سەرپێچیەکان ئەپرسنەوە. سەرۆکی دادگای سلێمانیش بازەوە دەکات دەبێت یاساکان تونتر بکرێن بۆ ئەوەی هاوڵاتیان سەلامەت بن. یەکەم شت من وتم هاوڵاتی دەورێکی گرنگی هەیە و حکوومەتیش دەوری هەیە کە هاوڵاتیەکان هوشیار بکاتەوە. هەروەها ئێمە وەکو مەحاکم بەپێی قانون ئیجراعاتی خۆمانمان کردووە، پەرلەمان ئەبێ یاساکان تونتر بکاتەوە، یعنی بۆ ئەوەی مەجال نەدرێ بۆ خەڵک بە ئاسانی شتێک بکات. لە کاتێکدا مەرجی وڵاتیانی هەرێم لەسەر شەقامەکان بەردەوامی هەیە، بەڵام تا ئێستا شەقام و ڕێگا سەرچەکان کەم و کوڕیان هەیە و بە تەواوەتی نازانرێت داهاتی ساڵانەی هاتوچۆ چۆن خەرج دەکرێت، کە بەپێی یاسا و ڕێنمایەکان دەبێت بەشێکی لە چاکردنی ڕێگابانەکاندا خەرج بکرێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.